هەر لە منداڵیەوە ئاواتی بوون بە پزیشک خولیای بوو، نەیدەزانی بەدەستی لیژنەی پرسیاردانان خەونەکەی لە ناو دەچێت. دیاربەکر کە ساڵی خوێندنی 2018-2019 قوتابی قۆناغی 12 زانستی بوو دەڵێت من ئاواتم بوون بە پزیشک بوو، هەموو هەوڵێکشم بۆ بەدەستهێنانی خستبوویە گەڕ، بەڵام لە کاتی تاقیکردنەوەکان بوونی هەڵە لە پرسیارەکاندا کاریگەری خراپی دەرونی لەسەر دروست کردم، بەتایبەت لەوانەی ئینگلیزی کە چەند پرسیارێکی هەڵەی تێدا بوو، بەمەش تەواو ئارامی دەرونیم لە دەستدا و لە تاقیکردنەوەی وانەی فیزیا باجێکی گەورەمدا و نزیکەی 20 نمرەم لە دەستدا. دواتر لە وانەی ئینگلیزی قەرەبووی هەڵەکانم بۆ کرایەوە، بەڵام کێ قەرەبووی وانەی فیزیان بۆ دەکاتەوە کە لە خەونەکەم دووری خستەوە. ئەمە چیرۆکی قوربانی قوتابیەکە کە 12 ساڵ خەونی بە پزیشکی گشتیەوە بینیوە و لە ئێستادا بەهۆی هەڵەی لیژنەکانی پرسیاردانان خەونەکەی لەبار چووە. کە لە تەمەنێکی کەمەوە حەزم بە خوێندنێک بوو کە بمگەێنێت بە پێگە و مانسەبێک خزمەتی کۆمەڵگاکەم بکەم و باشترین ئیشێکیش کە خۆمم تیابینیەوە پزیشکی بوو و زۆریشم بۆ هەوڵیا بە شادی مامۆستا و خوێندکار و هاوپۆل و خێزانەکەشم 13 ساڵی تەمەنم لە خوێندنێکا بەسەر برد لە هەوڵدان بۆ ئاوات و ئامانجێکە کە ئێستا زۆر بە ناڕەحەتی بۆ ئێوەی خۆشەویست باسیەکەم. ساڵی یەکەم ئەتوانم بڵێم بۆ دەرەجە خۆم هێشتەوە بە کۆنمرەی 90.66ەوە خۆم هێشتەوە بۆ نمرە لەبەر ئەوەی ئەمزانی بۆ پزیشکی ناشێت. ئەم ئینگلیزی من کە وای ئەکرد لە ناو خەڵکە بۆ نمونە پرسیارێکیان هەبووە شتێکیان بویستایە بە منیان ئەوت پرسیارێکیان ئەکرد، ئەمە منی تەڵقین کردبوو کە دیار لە ئینگلیزیە زۆر باشە، حتمما سەنێنێ بێنەوە 9 بێنێ، بەڵام کە چووینە ئیمتیحانەوە لەو سەرەوە بەهۆی کۆمەڵێ غەڵەتەوە دکتۆر کەریم و ئەیتر هەڕەمەکانی میسر و ئەمانە کە ئێمە تەلەبە هەیە ئەو دیوباخی بەختیاری نەدیوە ئێمە پرسیاریان لێکردین چەند هەڕەم هەیە لە میسرا و ئەم کۆمەڵەشتانە بە حساباتی خۆم 90 مێنە. ئەم 90 بۆ من زۆر کەم بوو، بۆ چونکە من کۆنمرەی 97 بەرەو سەرمەویست. من بە کۆمەڵێک مەعانات و خەفەت و لێکدابڕانێک لەگەڵ خوێندن و ئەمانەوە چوومە ئیمتیحانی فیزیاوە بەبێ ئەوەی هیچ منهەج بخوێنم، هیچ بتوانم توانای سعیکردنم هەبێ، هیچ بەورەیەکی بەرز و بە ئاواتەکەی جاران و بە دیارەکەی جارانەوە بچمە قاعەی ئیمتیحانەوە. لەو سەرەوە هاتمەوە فیزیا سەیرەکەم 80 هێنم لە فیزیایە. من نەمتوانی لە دوای ئینگلیزیەوە سعی بکەم. دیار لە چلەی هاوێنی ساڵی 2019 لەگەڵ هاوڕێکانی زۆر خۆپیشاندان و گربوونەوەیان ئەنجامدا تا مافەکانیان بۆ بگەڕێتەوە، بەڵام هیچ کەس خۆی لێ نەکردن بە خاوەن و ئەمان و ئازارەکانیان بە تەنیامانەوە و هیچ بەرپرسێک هەستی بەرپرسیارانەی نەبوو کە هاودەمیان بێت و درکیان پێ بکات. چەند ڕۆژێک خۆپیشاندان کرا، بەهۆی خۆپیشاندانەوە چەند کەناڵێک بەسپاسەوە یەکێک لەوانە کەناڵە جوانەکەی پەیام بوو کە هاتن بە دەممانەوە و بۆی دەنگمان بگات بە زۆرترین خەڵک زۆرترین لایەنی پەیوەندیدار. لە خۆپیشاندانەیە ئێمە یەکێک لەو شوێنانەی پەنامان بۆ برد تەربیە بوو کە ئێمە ئاچووین، یعنی من و با بڵێن چەند نوێنەرێک ئەچوونە ژوورەوە، هەموو جوابەکەیانەوە بوو مامەسا فڵان لێرە نییە، مامەسا فیسار لێرە نییە، دوایی وەرنەوە لای ئێمە نییە لە هەولێرە. سەرەڕای ئەوەی ساڵانە بڕەپارەیەکی زۆر بۆ لیژنەی دانانی پرسیارەکانی پۆلی 12 ئامادەیی تەرخان دەکرێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەردەوام پرسیارەکان هەڵەی زۆری تێدایە. بۆ هۆیشەوە سەدان قوتابی دەبن بە قوربانی. بۆ ئەم ساڵی خوێندنیش وەزارەتی پەروەردە دانی بەوە دانا بە بەهای نزیکەی 42 نمرە هەڵە لە تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەییدا هەبووە. ئیتر دەبێت چەند قوتابی دیکە وەکو دیار ئامانجەکانیان بوو بێت بە قوربانی دەستی بێباکی وەزارەتی پەروەردە و هەڵەکانی لیژنەی پرسیاردانان. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.